دوو شتیان کردووە وەزارەتی نەوت. یەکەمیان ئەم بڕیارەیە کە یان ئەم قەرارەیە کە پێرێ لە ئیمزا کراوە لە سیانزەی مانگە کە داوا یەکەم لە هەموو شەریکاتەکان دەکا کە عقودیان لە قەتاعی نەوت و غازی لە هەرێمی کوردستان هەیە لە مەجالاتی فەنی، لۆجستی، ئیستیشاری، خەدەمی کارەکانیان ڕاپۆستێنن. یەک دوو تەعهود لەوانە وەرگێ کە کاری بەردەوامیان هەیە لە ماوەی 3 مانگە کارەکانیان ڕابگرن. 3 ئەوانەی کە ئەم کارە ئەنجام نەدەن و پابەند دەبن بچنە لیستی ڕەشەوە. 12/6/2022 دەرچووە. شەریکەی نەوت لە وەزارەتی مانگی مۆڵەتداوە بە کۆمپانیای نێوتەکە ئەوانەی کە کاریان هەیە، ئەوانەی کە کاری بەردەوامیان هەیە لە ماوەی 3 مانگە تەعهود بن کە کارەکانیان ڕاوەستێنن. ئەگەر لە ڕووی قانونیەوە بمانەوێ ڕوبەڕووی ئەم قەرارەی محکەمەی ئیتیحادی ببینەوە و لە ڕووی قانونیەوە ڕوبەڕووی قەراراتی وەزارەتی نەوت بەرینەوە ببینانی بچینەوە ڕوبەڕوویان ببینەوە، ئەوە تەسەوڕەکەم لە ڕووی قانونی و ئێمە سەرکەوتوو نابین. ئەساسی مۆسوعەکە چییە؟ ئەوەیە کە چۆن ئێمە تەعاملی لەگەڵکەین بە عەقلانیەت بە شێوازێک کە بتوانین بە کەمترین زەرەر لی دەرچین بە زۆرترین کەمترین زەرەر و بە زۆرترین قازانج بۆ خەڵکەکە و بۆ هەرێمی ڕێگایە گفتوگۆکردنە. و بڕیارێکی وەزارەتی مالیەش هەیە کە وەزیری مالیە 3 ڕۆژ لەمەوە پێش دەری کردووە، ئەوژەوەی ئەڵێ ناردنی یان دەستنیشانکردنی بڕی میزانیەی حکوومەتی هەرێمی کوردستان پابەندە بە پابەندبوونی حکوومەتی هەرێم بە قەراری محکەمەی ئیتیحادی. 200 میلیارەکە نانێرن. ئەمە ئاخر تەسریحی وەزیری مالیەیە کە ئەگەر بۆچوونی یەکێتی ئەوە بێدژایەتی قەراری محکەمەی ئیتیحادی بکا لەم لە وەڕوبەڕووی بێتەوە لە ڕووی قانونی و هەڵەیە.